بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آمنا بما أنزلت واتبعنا الرسول فاكتبنا مع الشاهدين آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. لەگەڵ ئاراستەی دووهەمە بین لە کۆمەڵکاریمان، ئاراستەکانی کۆمەڵکاریمان. ئەمڕۆ باسێک لە بزاو دەکەم کە ڕوکنی سێهەمی کۆمەڵکاریەکەیە. ڕوکنی یەکەم بریتیە لە دید و ڕێ، ڕوکنی دووهەم بریتیە لە کۆمەڵکاران، ڕوکنی سێهەم بریتیە لە بزاوت. بزاوت یعنی ئەو حرەکەتکردنە، ئەو بزوتنەوەی کە کۆمەڵێکی عەقائیدی تێگەیشتوو لەم دید و ڕێیە کە نزیک یەک بوونەتەوە، پەیوەندیەکانیان پەیوەندیەکی عەقائیدی ئایدۆلۆژیە، کەوتونەتە کارکردن بە دەستە جەمعی بۆ دیاریکردنی ئامانجیان، ڕێبازیان، هەڵوێستەکانیان وە قۆناغی ئەو استراتیجیانەش کە ئەبێ بیبڕن. ئێمەش وەکو کۆمەڵی موسڵمانی خاوەن ڕەوتێکی فکری، دیدێکی فەلسەفی، ڕێبازێکی سیاسی، حتممە نەبێ ئامانجی دووری خۆمان دیاری کرد. ئێمە ئامانجی ڕۆشن و ڕاشکاومان دروستکردنی دارالئیسلام. دارالئیسلام یعنی ئەو پارچە خاکەی کە خەڵکانێکی لەسەر ئەژین کە ئیسلامیان وەکو مەرجەعیەتی یاسا قبوڵ، هیچ شتێکی ترمان پێ قبوڵ نییە غەیری مەرجەعیەتی دینەکەی خۆمان. ڕاشکاوانەش بە خەڵکیڵ. ئەم مەرجەعیەتە پێویستی بەوە هەیە کە سەروەرێتی یاسا وەربگرێت. ئەم سەروەرێتی یاسایەش بۆ بیگەێنیتە جێگای خۆی پێویستی بەوە هەیە کە خوای گەورە لە سوورەی ئەنفالە فەرمێ الذين آمنوا وهاجروا وجاهدوا والذين آووا ونصروا أولئك بعضهم أولياء بعض. أم أوليائيتية كاريكا خمخوري أبي تربيتوا بتنيا بم شيوة دروز نابي كاريكا إيماني هنا وبلامي تشل مشرقي تشل مغرب. بما دروز نابي تشل صوفية تشل سلفية تشل خلفي. بما دروز أبي كم جار إيمانك أخوا قبولي بي. باشان هجرتك بم إيمان بكري كبريتيا لهجرتي جاهليات والرجز فهجر. دەرهێنانی قیەمی جاهلی، دید و تەسەوراتی جاهلی، وازهێنان لە ڕێبازی جاهلی، لە گروپی جاهلی، لە نەریتی جاهلی، لە دابوود دەستوری جاهلی بۆی پاڵفتە بیتەوە بۆ ئەوەی خواناسیەکە وەربگرێت، بەبی بە معدەنێکی پاڵ، هەتاکو ئەم خوایە خوای پەروەردگار هیدایەتەکەی خۆیت پێ ببەخشێت. دوایی تۆ ئەبی بە توخمێکی باش بۆ حرەکەتکردنی هیجرەتی دووهەم، هیجرەی جەستەیی و هەروەها بۆ پێکبانانی ئەم قووەتەی کە جیهادەکەی پێ. ئەگەر لە شوێنێکیشی ئەم خەڵکە هیجرەتی بۆ کردووی، ئەوە تۆ لەو نوع کەسانەی کە ئاوە وە نەسەر داڵدەدان و پشتگیریکردنەکەی بەم چوار ڕوکنە، بەم پێنج ڕوکنە ئیمان و هیجرەت و جیهاد، لەولاش ئیمان و ئیوا و نوسرەت ئەم وەلاءە دروستە. ئێمە ئەگەر بمانێت بزاوتێک بەم دین و دیدەوە بکەین، بەم تەسەوراتانەمانەوە بکەین، بەم ئایدۆلۆژیمانەوە بکەین، پێویستیمان بەوە هەیە یەکەم دارالئیسلامە دیاریمان کرد. پاشان نابێ لە پێناسەی دارالئیسلامەکەیە وا بزانین وەکو کابرای مەدخەلی لێی تێگەیشتووە، بڵێن ئەگەر لە شوێنێک بانگ درا ئەو شوێنە دارالئیسلام. من لە ئۆسلۆ قساکەم، مەسەڵەن 52 مزگەوتی تایە، ئەویتر لە لەندەنەوە هاتوو 290 مزگەوتی تایە. خۆ کەس دەڵێ 290 هەبوونی 290 مزگەوت لە لەندەنە ئیکا بە سەبەبی ئەوەی کە ببێ بە دارالئیسلام، نابێ بە دارالئیسلام. دوای پێناسەکەش لە تۆ وەرناگیرێ، ئەبێ وەکو هەموو شتەکانی ترکە وەریەگرینەوە بۆ پێناسەی دارالئیسلامەکە بگەڕێنەوە سەر قورئان، سەر حەدیسی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام، بە تێگەیشتنی سەحابیەکان، دوای ئەو بگەڕێن سەر چوار ئیمامە بەڕێزەکە و ئیمامەکانی تری غەیری چوار ئیمامەکەش. خۆ ئیمامی لەیث و ئەوزاعی و ابن حەزم ومانە هەمووی ئیمامی بەڕێزن وەکو ئیمامی ئەبوو حەنیفە و مالیک و شافعی و ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خۆیان لێ. دارالئیسلامەکە بە پێناسەیە کە ئیمامی ابن حەجەری عەسقەلانی یان ئیمامی نەوەوی لێ تێگەیشتووە، یان ئیمامی محەممەدی کوڕی حەسەنی شەیبانی و ئیمامی ئەبوو یوسف ومانە لێ تێگەیشتون کە تەلەبەی ئەو سەرمەزهەبە بەڕێزانە. دروستکردنی دارالئیسلام کە سەروەریەکەی بۆ خەڵکە و ئەو خەڵکە خۆشیان دەسەڵاتدارە سیاسیەکەیان هەڵبژاردووە، ئەمە دوو ڕوکنی سەرەکیە کە هەموو ئەوروپا لەسەر ئەمە دروست، هەموو ئەوروپا لەسەرەوە دروست بووە دەسەڵاتەکەت پێویستە دەسەڵاتێکی شەرعی بێ، واتە بەپێی دەستوری وڵاتەکە بێت، دووهەم بە ئینقلاباتی عەسکەری نایەتە پێش، بە هەڵبژاردننی خەڵک دێتە پێش. لە ئیسلامیشە لەسەر ئەم دوو ئەساسە دروست. یەکەم مەرجەعیەتی کوێیە؟
ناشی خەڵک وا بزانە لەسەر مەرجعیەتی چ کوفر بیکە واش بزانین هەموو مسلمانە وڵات و دارالئیسلامیش دروست نەکەی هەر مسلمانی قەینە نێربازیەکەی بکەی بە قانون خەڵک هەر پێت بڵێ مسلمانی ئەوە لە دید و تەسەوراتی ئێمەیانی و منجەمەنجیشی تیا ناکەین ڕاشکاوانە بە خەڵکی خۆمان ئەڵێن لەسەر لا ئیلاهە ئیلا الله دروستە بین و بەو خەڵکەش ئەڵێنەوە لا ئالێهەتە وەلا ئەندادە وەلا تەواغیتە وەلا ئەرباب لەبەرەوە یەکەم بزاوتمان بەم دید و تەسەوراتە پێویستە ئەمە دیاریکەین کە ئامانجمانە بریتە لە دارالئیسلام دووهەم بریتە لە استراتیجێتی ڕۆیشتنمان ئەو ڕێبازەی گرتومانەتە بەر بۆ ئەوەی کە بگەینە ئەوێ ئەم ڕێبازەی کە دیاریەکەین پێویستە بە قۆناغەکانی دیاری بکەین بۆ ئەوەی هەموو مەسافەیەک هەموو قۆناغێک حساب بۆ کاتی بکەین حساب بۆ شوێنی بکەین حساب بۆ جۆری ئەو هەدەفانێکی هێناومانەتە دی بۆی بکەین ئێمە بۆ گەیشتن بەو دارالئیسلامە لە کوردستانە استراتیجێتی خۆمان کردو بە 5 قۆناغ قۆناغی یەکەم خۆناسی قۆناغی دووهەم ڕێناسی قۆناغی سێهەم بریتە لە شایەتیدان لەسەر خەڵکی لیتەکون شوهەداء عەلە الناس قۆناغی چوارەم مەواسازی قۆناغی پێنجەم تەمکین قۆناغی یەکەم کە خۆناسینە ئێمە خۆمان بناسێنینەوە سەرنجارە بەخوای پەروەردگار بڵێن عەبدی تۆین ئیسلامەتەکەمان وەرگرتووە یاننا ئەو ئیسلامەشمان وەرگرتە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هێناوێت یا ئیسلامێکی پۆل برەمەر و بە کەیفی خۆمان دامان تاشی ئەو ئیسلامەی گرتووتەتە بەر ئەو ئیسلامەیە کە ئیبن حەجەری عەسقەلانی شەرحی کردووە ئەو ئیسلامەیە کە عەلقەمە و مەسروق شەرحیان کردوتەوە لەو هەموو تابعینەی کە لەم دینە تێگەشتون یا ئیسلامێکە تێناوەتە پێشەوە خۆت داتاشی لەبەرەوە قۆناغی یەکەممان کردو بە 3 مەرحەلە بۆی تێبگەیلی هاودین هاوبیر هاوڕێ لە هاودینە لەگەڵمان نابی بە هاودین بێتە ڕێگامانەوە هەتاوەکو ئەم 16 کتێبەی نووسیومانە ئیستیعابی نەکەیت و ئیمتیحانی تیانەکەی 16 کتێبمان بۆ ئەم مەرحەلەیە نووسیوە 7 خانەی عەقیدە و فکر قورئانەوانی فەرموودەوانی فقه و ئوسولی چەسپاندنی شەرع بانگەوازی خوایی تەزکیەی نەفس فکری سیاسی تۆ پێویستە لەمانە تێبگەی ئاستی یەکەمە لە عەقیدەکەشە 4 کتێب ئەبێ ئیمتیحانیان تیا بدەیت پوختەی پایەکانی باوەڕ شایەتمان 4 زاراوەکەی قورئان و جیهانبینی ئیسلام لە تەجویدە لە قورئانەوانیەکە تەجویدە و تەفسیری سوورەی ممتەحینە لەوی ترە سیرەیە بۆ نمونە لەگەڵ 10 فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە 40 فەرموودەی تر شەرح کراوەتەوە وەڵام دەیەکەی لە تۆ داوا کرا لە شەرعە تێگەیشتنی نوێژەکانە دەستنوێژ و پاکژی دین و بزانی ئەمانە لەسەر چه ئەساسێکەوە هاتوونە دەلیلەکانیشیان چی وەکو بانگەواز وەکو کاری جەماعی هەستپێکردن بە مەسئولیەتی ئەم بانگەوازە پێویستە ئەخڵەت پێی بشکێ بزانی ئەمێ کەوا بوو ئێمە لە بزاوتمانە ئامانجمان دیاری کردو دارالئیسلامە استراتیژەتمان دیاری کردو بە 5 قۆناغ قۆناغی یەکەممان خۆناسینە خۆمان بناسین کە مسلمان بوون یعنی چی و خۆشمان بناسێنین کە ئیسلامەتەکەمان لە خلالی ئەم منهەجەوەیە بەغەیری ئەم منهەجەش من کەسێکی تر قبوڵ ناکەمەوە کە بێ بۆ لام و بڵە خریجی کولێی شەریع هەموو تۆ بە 10 فەرموودەت بە منداوە بە من هەزارانی سەڵی ترم لەبەرە ئەوە لە لای ئێمە ناخوا هاو امتحانە دەیتایە و دەرەچی ئەو کاتە ئێمە شەهادەکە دەدەینە کە تۆ بۆ ئاستی یەکەمی ئەم کۆمەڵکاری ئێمە شیاوی خۆی پەروەردگار ئێمە شوێوەش مەوەفەقکە ومان سەرکەوتووکە وەقول قەولی هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته